کێڵگەی هێلکەی شارە زوورە ڕۆژانە لە توانایدایە 100,000 هێلکە لە ڕێگەی زیاتر لە 90,000 مریشکەوە بخاتە بازاڕەکانەوە. کارگەکە لە ناوچەی شارە زووردایە و بە سیستەمێکی پێشکەوتوو بنیادنراوە. پرۆژەی هێلکەی شارە زوور سەردەمیانەیە ساڵی 2021 دروست کراوە بە بەرترین کوالەتی هەمووی بە قایش و کۆنڤایەرەکان دێتە بەڕادەوە. لێرەوە تەعبیە ئەکرێت و ئەخرێتە کارتۆن و ئەخرێتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە. ئەتوانین بڵین بەروبوومی ئێستا لە پارێزگای سلێمانی، پارێزگای هەڵەبجە هەموو قەزاوناحەکانی ئەم مەنتیقەیە سوودی لێ ئەبینێت و بە شێوازێکی باش بەدەستیانەگات. ڕێژە ئێمە ڕۆژانە تەقریبەن 100,000 هێلکە خینە بازاڕەکانی ئەم دوو پارێزگایەوە. کێڵگەی هێلکەی شارە زوور تەواوی کەرەستە پێویستەکانی لە یاریمی کوردستان دابین دەکات. بە خۆیان دەڵێن لە پارێزگای سلێمانی بە بەهای 50 ملیۆن دۆلار وە بەرهێنان لەم کەرتەدا کراوە. دەژڵێن چەند مانگێک کە داوای بینینی جێگری سەرۆکی حکوومەت دەکەین بۆ چارەسەرکردنی گرفتەکانمان، بەڵام وەڵاممان نەدراوەتەوە. بەدەستخۆشیەوە لە ئیداری ناوچەکە لە کشتتوکاڵی سلێمانی لە وەزارەتی کشتتوکاڵ کە هاوکارێکی باشمان بوون، بەڵام داواکاریشمان هەیە، گرفتمان هەیە. لە پارێزگای سلێمانی بە بەهای زیاتر لە 50 ملیۆن دۆلار لەم کەرتەیەوە بەرهێنار کراوە. تەقریبی مانگێک پێش ئێستا یادداشتێکمان داوە بە نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە بینینمان بەو کێشانەی کە هەمانە ئاڕاستی بەڕێزیان بکەین لە ڕێگای بەڕێزیان و بمان چارەسەرکەن، بەڵام تا ئێستا جوابمان نەدراوەتەوە. لە ڕێگەی ئێوەوە داوا لە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین ئەو بینینەمان بۆ بڕەخسێنێ و جەنابیان ببینین بە چارەسەرکردنی گرفتەکانمان. گرفتی گەورەی پرۆژەکانی وەبەرهێنان لە یاریمی کوردستاندا هاتنی بەرهەمە لە وڵاتانەوە بە قاچاغ لە دەرەوەی ویستی وەزارەتی کشتتوکاڵیشدایە کە باجی لەسەر بەرهەمەکان داناوە. بەڕێوبەری گشتی بەڕێوبەرایەتی کشتتوکاڵی هەڵەبجە دەڵێ لە ئایندەیەکی نزیکدا لە هەڵەبجەش پرۆژەیەکی دیکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام لە عێراق و لە هەرێمیش بۆی ئەو دۆخەوە کە هەیە بەرهەم بە شێوەی قاچاغ دەێنرێتە بازاڕەکانەوە. وەزارەتی کشتتوکاڵ لە کاتی پێگەشتنی هەر بەرهەمێکی ناوخۆیی کە لە ئاستی پێویستی یان بەشی پێداویستیەکانی ناوخۆی کردبێ هەوڵی داوە یا ڕێگری بکات یا خود باج بخاتە سەر ئەو بەرهەمانەی لە دەرەوە دێنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی حیمایەتی بەرهەمە ناوخۆیەکە بکات. بەڵام خۆتان نەزانن دۆخی هەم کوردستان و هەم عێراقیش چۆنە و ئەم بەرهەمانە لەگەڵ ئەوەی کە قەدەغەش ئەکرێن، لەگەڵ ئەوەی کە بڕیاریش هەیە بۆ ئەوەی بۆ شێوازە مامەڵیان لەگەڵا بکرێ، بەڵام بەداخەوە لە چەندین ڕێگایترەوە هەر داغڵی کوردستانە بن و کاریگەریجی ئەهێڵن لەسەر بەرهەمە ناوخۆیەکان. کێڵگەی شارە زوور بەرهەمەکەی لە بازاڕەکانی پارێزگای سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە و ناوچەی هەورامان ساغ دەکاتەوە. کێڵگەکە توانیوێتی زیاتر لە 100 کەس هەلی کاریان بۆ فراهم بکات. بازموونکردنی پیشەکەیان بەرهەمێکی زۆر لە ناوخۆدا بە کوالیتیەکی باشتر لە بەرهەمی دەرەکی بەرهەم بێنن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، ناوچەی شارە زوور.